کاک دکتۆر ئەی ناوی میهرەبانیتان چۆن هەڵبژارد؟ میهرەبانی لەگەر حاجی کاملی دانیشتین یادی بەخێر مهندس حاجی کامل چ ناوەکی لێ بنین باشە میهرەبان بی یان میهرەبانی بیتن کات خۆ حەزم لێ بکچەکەم ببی ناوی لێ بنێن میهرەبان بەڵام خێرزانم معارض بوو کە ناوی لێ نەنێ میهرەبان دەیگوت چووکە تەڵەبەتی وەختی خۆی تەڵەبەتی تەنبەر لە شوعبەمان بووە ناوی میهرەبان بووە قەت کچی خۆم لێ ناوی لێ نانێ میهرەبان ئیدی ئەو میهرەبانم پێ خۆش بوو کە ناوەکی خوای گەورەیە کە دەرکەچی بەهەشتەیە کەوا خوای گەورە ئەوەی حاجیەکەی جێبەجێ بکە خوای گەورە دەکەک لە دەرکانی باشتری لێ دەکاتەوە لەگەر حاجی کاملی بگوتمە ناوی لێ بنێن میهرەبان یان میهرەبانی تەلەفۆنمان لە بۆ مامۆستا عومەری کرد کەوا دکتۆرای هەیە لە زمانەوانی گوتی ئەرێ میهرەبان بی یان میهرەبانی بیتن گوتی ناوی لێ بنێن میهرەبانی ئیدی ئەوە بچمە غورفەی تیجارە و ناوەکەمان تەزیل کرد لە غورفەی تیجارەی میهرەبانی ناوەکە بە ناوی خستەخانەی و ئەمنیش خاوەنداریەتی هەموو خستەخانێت تا ئێستا لەکەن حکوومەتی بە ناوی منە زۆر باشە کاک دکتۆر لۆگۆی میهرەبانیش هەر با بڵین دەلالەتەکە لەسەر ناوەکەی یا مانای لۆگۆکەی چییە؟ لۆگۆی میهرەبانی دوو دەستی ناسکی داچیە لۆگۆی میهرەبانی دەستی داچی ناسکە چونکە ئینسان دەستی خزمەتە ئەگەر تەماشا دوو دەستی لۆگۆیەکەی بکەی ئەو دوو دەستە داکەیە گەڵبەکی دروست کردیە کە لە ناوی میهرەبانی دروست نووسرایە لە ناو میهرەبانەکەی دڵسۆزی و لێزانی نووسرایە یعنی هەم لێزانین هەم دڵسۆزین لە بن دەستەکەی پەلک هەیە یعنی ئەوە نمووی دەکاتن یعنی ئەوە فەرعیتکەی دەبیتەوە ئەو مانای لۆگۆی میهرەبانیە کە ئیشەئەڵڵا ئەگەر 75 لە سەتای خستەخان پشکەکانمان بۆ خێری ئەو کاتی لە دهۆچێ لە سلێمانی لە هەڵەبجەی لە کەرکووچێ لە سەی سادق لە دیانەی لە ئاکرێ لە زۆربەی کوردستان ئومێد دەکەین میهرەبانی بوونی هەبیتن میهرەبانی دڵسۆزی و لێزانی